باوترین دیاردە ئێستا دەگەینە هەر کلینیکەشی موضوعی هۆلی ئیسماعیلەکەی دەگەینە هەر شوێنێک مۆزوعی هۆڵی ئیسماعیلە بەڵێ ئەو پرۆسێسە بەڵێ ئەو ئیشکردنە بەڵێ جگەل لە با بڵێن کە سیمایەکی جوان دەداکەیت بێگومانەوە قسەی لە سەرنیەکە جیاوازی زۆر دەکرێت لە نێوان کەسێک با بڵێن کردوێتی و کەسێکی ئاساییە جگەل لەوە دەمێ بزانانی هیچ سوودێشتری هەیە و ئایا ئەو کەسەکە دوای تاواکردنی وەکو کەسێکی باڵێ وەکو منی ئاسایی لە ڕووی تامکردن لە ڕووی ساردی لە ڕووی تامکردنی شتی گەرم هیچ ئازارێک و بڵێن زیانێکی زیاد لە ڕادەبەدەری پێدەگەینیتن ئەو مۆزوع ینی مۆزوعی هۆلی ئیسماعیل ڕاستی بابەتەکە زۆری هەردەگری ینی ئەوە ئەکید وردەکاری زۆر زۆر بەخۆی مۆزوعەکە زیاد لەوەی کە فنکشنەڵ بی بابرێن ینی کە پێویست پێوی بابەتەکە کۆزمۆتیکە تەزمیلیە زیاتر نیدا ئەو مشکلێژ بەس ئێرەی نەگرتیتەوە هەر دنیای بەعام گرتیتەوە ڕاستی بەس لێرە بەڕاستی ناکۆنترۆلیەک هەیە لە مۆزوعی ینی ناڕێچێک هەیە لە ئەنجامدانی ئەو کارێ بەجددی ینی بەجددی حەزم لێ لەسەر مۆزوعی تۆزێک ینی هەروەستە بکەم زۆر بڵاو ئەوەش دیار دەلالە لەوە دەکات بۆ ناکرێ ینی ئەو مۆزوعی جوانکاریە مۆزوعی جوانکاری ناکرێ هەر یەکە چار مەسەلەم لێ وەڵی وەرە ئەمن هۆلی ئیسماعیل لۆ دەکەم شتێک جوان دەکەم ئەمن بە خودی خۆم تا ئێستا باوەڕ دەبی هەتا 6 یونت 5 یونت ئەگەر 7 یونتم کردبی ینی لەبەر ئەوەی ئەوە دیقەی دەوێت و شتەکە ئاسان نییە ئەتوو مەسەلەن لایانی کەم نزیکی دەدەدان سەرێ و دەدانی خوارێ ئەتوو دەبڕی ینی بڕینەچی دەبیلۆ باریکردنەوەی دەوێت لە هۆلی ئیسماعیل زۆر جار هەیە مەسەلەن شەرنی ئیلا بۆ پەلکەی بکرێت جاروایە کیفی دەوێت ئەتوو ئەو شتانە هەمووی لە پەرتووکە زانستیەکانی خۆمان باس کرا لە ڕووی دەبی بە شێوەشی زانستی ببڕدرێ ئەو دانە 0.5 ینی لە ملیمەچی کەمتر جاروایە دەرێ لە بۆ هۆلیودی دەبی ببڕی والله يعني بصراحة دەرێم تحدا دەکەم ینی دکتۆرەکانمان 0.5 ببڕی هەندێک دکتۆرمان نەبی بەڕاستی هەندێک هەیە ینی ناویان بینیم بەڕاستی دەبتە ڕێکلام ئەگەرنا زۆر بە جوانی ئیش دەکەن باشەکەوارێ والله ینی لەژێر مایکرۆسکۆپ ئیش دەکەن بە دیقە ئیش دەکە ئەم برادری خۆمە بەڕاستی ینی دیتیتم جار وایە بە سەعات لە دیار نەخۆشەکی دانیشتی کاکە ئێستا مەسەلەن بەسەراحەت دەچی دەرێ دکتۆر وەڵای من هۆلیودم کردو هاتمەوە بۆ هەمووی سەعاتە زۆر سەهل بوو ینی شتەکە وانە ئاسان نییە دوای هۆلی ئیسماعیل ڕۆسەکە بە دوواداچوونی دەوێت ئەوها ئاسان نییە نەخۆشی خۆشمان هاوڵاتیانی مەژوا فێر بووە هەر ئیشەکەی لۆکرا مانگە دوومان ئەوکەی دی نەتیجەکە دەرێتەوە ئەوە نەجاحەتی کاکە ئەولایانی کەم نەجاحەتی وانە پاش 3 ساڵ 4 ساڵ ئەڵە ئەو جەبە دیار دەکەوی بزانە مۆزوعەکەت پرۆسەکەت فعلا نەجاحەتی هینایەن تا تەمەنیشی درێژ لەگەڵ بە کابرای دەرەیان بە نەخۆش دەرەیان مەسن بۆ هاوڵاتی خۆت دەرێ خاستن ینی ڕەگەزی مێینەمان زیاتر ینی بەو کارەی مەشغولە حقیقەتەن ینی کە دەیکا و حەزی لێیە هەتو دەرێ وەرە ڕێکی لێ خەم وات لۆ دەکەم زمانی 20 ساڵ دەبێت کاکە وەڵی زمانی 20 ساڵ ئاخر کورە جورئەتی دەوێت و ینی بە نەخۆشی برێم 20 ساڵ زمانت دەدەمێت بەخوای جورئەتی زمانی 20 ڕۆژی جورئەتی دێت کتاب باز دەکا کتاب کو باز دەکا دەرێ دەبی زمانی بدێ لایانی کەم زۆربەی زمانەکانی کە کتابە زانستیەکانی خۆمان باسی دەکات لە 5 ساڵی بەسەرەوەیە حتا مواضعی زەرعیش ینی مەسەلەن 5 ساڵ 10 ساڵ 5 ساڵ باز ئەوە کۆ دوولانەیە لەسەر ڕۆشنبیری نەخۆشەکەی ڕادەوەستی یەکەم جار لەسەر خودی ئیشکردنی دکتۆرەکە تا چەند زیانستانە ئیشی لەسەر ئەو هۆلی ئیسماعیل کردیا و دوایش ئەوە مختبەر بەشدارە لەگەر چۆنیتی دروستکردنەکەی ئایا تا چەند دروست و زانستیانە دروستی کردی بەڕاستی مۆزوعەکە بەس سپیدکردنی ددان و قالبدانان ئەوە ئەنەتۆمی دانەکەی دەوێت توێ کاری دانەکەی تو دەبی لەسەر ئەو پەلکەی لەمە چەندیشە مەجالت 0.5 یەڵا تا ملیمەچی ئەگەر مەجالت دەبی تو ئەو توێکاریە پێ دێتەوە دەبی زۆر بە دقیقی جوان ئیش بکرێت لێ بەڕاستی ینی شتێکی واسەهەلێکە واسەهەل کرایە ئاسان کرایە لە دەرەوە لە سەنتەرەکان هەم لە نەخۆشیش بکرێ هەم لە دکتۆرانی خۆمانیش بەڕاستی پێشتر لە خۆم ڕادەست پێ دەکەم ئەوجە پزیشکانی برادەرم ینی بەخوداچونەوە چکەن کاکە مۆزوعەکە هەر ئەوە نییە ینی تو برێ وەڵڵاهی من هۆلیودی دەکەم و با بەسەراحەت برێ مۆزوعەکە بە مادە ئەکید بەس مادی نییە ینی تو ناخۆشە خۆش نییە ڕاستە نەخۆش دەڕوە ساڵێک 2 ساڵ بێدەنگە بەس دوایە بەخوای دێتەوە بڕۆ ئێستا ڕۆژانە بە مەشاکلانە دەبێت ڕۆژانە مەشاکل هاتۆ لێ بوویتەوە دوتۆ لێ بوویتەوە ئێچت لێ بکەم کاکە ئەم نائیلاجی پێ برێ ئەزیەت نەبی بڕۆکنەوە دکتۆری لۆ کردی هەروە چ مۆزوعەکە پرۆسەکە هەرەوە دەتوانانی شتە بۆ بکاتەوە سەرەوە بەنسبەت هۆلی ئیسماعیلی بە کورتتری پێت بڵێم یانی لە بۆچێ زۆر زەڕوڕە ئەوانەی بەڕاستی پڕکنەوەژی زۆریان لە ناو دەمودانی هەبی حقیقەتەن ینی بەم ڕۆژی زەمان دانەکە لەوانەیە بەخۆی ناسەری هەردەوە دروست دەکا وەکو بەرگریەکە لەوە مەسەلەن هەندێک حاڵەت هەیە نەخۆشی لە خودی ڕەنجی ددانەکان هەیە ئەوانە ئەویش ینی بزەبت زەڕوڕە لە بۆ مەنزەڕی جوانی نەخۆشەکەی
يعني ئەو دوو حاڵەتە زیاتر يعني بەڕاستی ئەو دوو حاڵەتە زیاتر پێویستە يعني باش يعني ئەوانەی کە زۆر ئیسماعیل فعلا دروستە ئەوەی کە زۆرترین باڵێن دەمار بڕینی هەیە لە زۆر دەمار بڕینی کرێنە زۆر پڕکردنەوەی ڕەنجی زۆر هەر خودی نەخۆشەکە دانەکانی ڕەنجی مەسەلەن بەرەو زەردێکی تۆفۆیە یا مەسەلەن زغار چێشێکی زۆر کەس وایە وایە یعنی ئەوە دەبینی ڕۆژانە یان مەسەلەن هەر سروشتی ڕەنجی ئەو ددانی ئەو نەخۆشەی وایە یان ناڕێچێکی خەفیف هەیە ئۆکەی حەل دەبی بۆ هۆلودێ بەس ئێستا ینی کارە ساتەچکە ئەوەیە شەخص دێ پێویستی بە تەلی ڕاستکردنەوەی ددان هەیە دەوەرم بە هۆلودی لۆ چا دەکەم کوڕەکە غەدرە وەڵڵا ئەو بە هۆلودی چا ناوی يعني حقيقة بخوي تسنى خوش هذا عيادي من أم بخون برشتي زولي تجاوز دورة يعني راس ريتش ليخي بس دبي لازم حسابي تسوي تريتش ليخي دانك لباش يقلب بيشه دبي أوي كم ببري دبي أوي زور ببري أدو أوتوماتيكيا رجع زانستيك تيك ده بخوي در 0.5 حتى هيك ملي إيه أتو أول بيشه دبي لك كم تر 0.5 فكي ببري أول باشا دبي برو لو 2 ملي مسي ملي زيادة إيه هو وقتي بخوي أوي نامينه استابيليتي نامينه يعني أوي اللي كاني بي توند نابي فريدة ده ئەو غەدری لێ مەکە ئەولاترە پێی برێکا کە فەرمو بڕۆ لە ڕاستکردنەوەکەی بکە دوای وەرەوەکنە من بە چاوان هۆلوودەکە کاتە ئاسانتر و علمیتر و تەندروستترە ئەوەی مۆزوعەکە یعنی زیاتر بەڕاستی حەکوێ ینی هۆشیاربوونەوەکی عام هەبی بەڕاستی